ئاکار و ڕۆشت و خوڕەوشتێکەیە پێویستە ئینسانی موسڵمان لە خۆیان جێبەجێ بکات ولا نەدات لە شەرعی خوای پەروەردگار وەڕق و بغز و قین هانی نەدات بەوەی کەوا ئەم سنوورە ببەزێنێت. هەر کەسێک ئەم سیفەتەی تیابێت ئەیسەلمێنێت موسڵمانە، ئەیسەلمێنێت ئیماندارە، ئەیسەلمێنێت پیاوە، ئەیسەلمێنێت ئافرەتێکی مەردە، ئەیسەلمێنێت ئینسانە، ئەیسەلمێنێت بەڕاستیەکەی حەزی بە ئاوەدانکردنەوەی ناو خێزانەکان هەیە. ئەوش داپۆشینی عەیب و عاری خەڵکیە، هەڵنەکوتانە سەر عەیب و عاری خەڵکی. بە تایبەتی لە مەسائیلی ناموسا ئینسانە بێت دەمی خۆی بگرێت، ستر بکات، نەسیحەت بکات، چونکە ئینسانی موسڵمان ئیشی تەنها ستر و داپۆشینە. بەڵام سفوفی منافقان و ریزی دووڕۆکان بریتە لە فەضح، بریتە لە ئابڕووبردن. ئەوان بە پارە وەک کەناڵەکان بە دوایە ئاگەڕێن هەتا هەواڵی پێگەرم بکەن. بەڵام ئینسانی موسڵمان وانییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت إن الله ستیر يحب الستر إن الله حي ستير يحب الحياء والستر فإذا اغتسل أحدكم فليستتر. خوای پەروەردگار داپۆشەری هەڵە و گوناه و تاوانەکانمانە. یەکێک لە ناوەکانی خوای پەروەردگار ئەستیر واتە عەیب و عاری بەندەکانی دائەپۆشێت. گوناهی قێزەونەکەن دای ئەپۆشێت، هەڵە ئەکەن دای ئەپۆشێت، تەوبە ئەکەن لێیان خۆشە بێت، خۆشی ئەوێن. و هەر لەبەر ئەوەشە خوای پەروەردگار داپۆشینی پێخۆشە. يحب الستر، پێخۆشە تۆ عەیب و عاری دراوسەکەت داپۆشی، عەیب و عاری براکەت، خێزانەکەت، کچەکەت، دەر و دراوسەکەت داپۆشی. و فەرمێ خوای پەروەردگار بە شەرمە، شەرم ئەکا خوای پەروەردگار شتەکان دائەپۆشێت. هەر لەبەر ئەوەشە ئیبن عەباسە فەرمێت خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە سەرجێی و جیماعی بەلەمسیەناوە هەتا بیسەلمێنێت خوایەکی بە شەرمە جەلە جەلالوه. ئەفەرمێ هەر لەبەر ئەوەشە خوای پەروەردگار هانی داوین لەسەر زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر خۆتان شۆری خۆتان سترکەن، لە بەرچاوی خەڵکا خۆتان مەشۆرن. حەمام بۆچی دانراوە؟ جابا هەوڵ بدەین ئەم سیفەتە لە خۆمانە جێبەجێ بکەین، ستری یەکتری بکەین. 100% ئەزانی دراوسێکەت هەڵەیەکی هەیە نەسیحەتی بکە ئەگەر لە مەجالی نەسیحەتا هەیە. ئافرەتێکە هەڵەیەکی لێ قەوماوە نەسیحەتی بکە، مەیدە بە فەیسبوک، مەیدە بە تۆڕە کۆمەڵایەتەکان، لە مەجلیسەکانە باسی مەکە. تۆ ئەزانی ژنەکەی فڵان کەس وایە، کچەکەی وایە، ماڵ فڵان کەس جوان. هەر شتێک خەڵک پێی ناخۆش بێت دەری بخەی ستری بکە، بە ئیزنی خوای پەروەردگار خوای گەورە لە دنیا و لە قیامەتا ستر دەکات.